دەگەڕێمەوە سەر دۆسیی سەرەکی کاتژمێر 18 کە تایبەتە بە نەبوونی خزمەتگوزاریەکان لە پارێزگای بەسرا کا کوردستان 24 لە ڕێگەی بەرنامەی چ باسە دەنگی دانیشتوانەکەی بە تایبەتی داواکاریەکان یانی گەیاندە بەرپرسانی غەزە و بەسرا و هاوکات حکوومەتی عێراقیش. بەڵام بۆچی بەسرا کە پارێزگایەکی دەوڵەمەندە دانیشتوانێکی هەژاری هەیە نەبوونی خزمەتگوزاری و هەریکار و ئەو کێشە و گرفتانەکە هەیە تاکەی بەردەوام بێت و دۆخیان پارێزگای بەرەو کوێ دەبات؟ میوانەکەم بەڕێز عەبدولسەلام حەسەن حوسەینە شۆڤەکاری ئابووری کە لە بەسرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عەبدولسەلام سپاس کە لەگەڵ کوردستان 24 بەسرا بە دەوڵەمەندی بەناوبانگێکی لە پارێزگا دەوڵەمەندەکانی عێراق ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە بڵاو بوونەوەی نەخۆشی نەبوونی هەلیکار نەبوونی خزمەتگوزاری. بۆچی بەسرا بەم ئاستە گەیشتووە؟ ئەو لە کەناڵە بەڕێزەکەتان و لە بینەرانی کەناڵەکەتان بابەتی بەسرا من وەکو توێژەر من لە بەغدامە نەک لە بەسرا بەڵام بە شێوەیەکی گشتی هەرچەند من ئاگاداری خەڵکی بەسرام ئاگاداری گلەیەکانی ئەوانم بابەتی بەسرا. بەڵێ بابەتی بەسرا دۆخی ئابووری ئەو شارە بەداخەوە کەوتۆتە سەر کەنارێکی دەریایی کەنارێکی ئاوی کە با شوێنێکی دەوڵەمەند دادەندرێت و لەسەر دەریایەک نەوتیشە ئەو هەڵکەوتووە ئەو شارە. بەڵام بەرەو پێشچوونەکان نەیانتوانیوە لە ١40 لە ڕێژەی پێویست بەو شارە بگەیەندرێت. واتە ئەو ئاوەی کە پێی دەگوترێت ئاوی زەمزەم لە بەسرا لێیان بووەتە ئاوی مردن. باشە هۆکارەکەی کەم تەرخەمی بەرپرسانی پارێزگاکەیە یا بۆچی ئاور لە بەسرە نادرێتەوە؟ لە ماوەکانی ڕابردووشدا بینیمان کە خۆپیشاندانی بەرفراوان لە بەسرە و پارێزگاکانی دیکەی عێراقیش هەبوو. بەڵێ بەسرا خۆی لە خۆیدا بڕیارێک لە پەرلەمانەوە هەیە کە پەک خراوە بەوەی کە بەسرا بە پایتەختی ئابووری یەکەمی عێراقدا دەنرێت. بەڵام بەداخەوە پاڵپشتیەکانی حکوومەت و پەرلەمان پەک خراون تەنانەت نەک لە بۆ بەسرا بەڵکو لە بۆ پارێزگاکانی دیکەی عێراقیش تەنانەت لە هەرێمی کوردستانیشی پشتگوێ خستووە بەغدا. بۆ نمونە ئەگەر ڕێژەی شایستەی دارایی هەر یەکێک لە شوێنەکان بۆ نمونە لەو فەرەزدان لە ١٧ بەڵام لە ١٨ پێی دەگات هەموو شوێنێک پشتگوێ خراون. باشە بەڵام لە بەسرا داهاتی پارێزگاکە مانگانە نزیکەی 50 ملیارد دینار هەیە. ئایا ئەمە ناتوانێت ئەو کەم و کوڕیانە و ئەو نەبوونی خزمەتگوزاری و هەلیکار بۆ دانیشتوانەکەی پڕ بکاتەوە؟ ئەم پارەیە بۆ کوێ دەڕوا ئەگەر وا بێت لەباری ئابووری و بەسرە پارێزگایەکی دەوڵەمەندە؟ ئێمە ئەو داهاتەی کە دێت و دابشکردنی پشکی ناوچەکان نادات پەروەرانەیە و ئەو بەشی هەرە زۆریشی هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دەچێتە گیرفانی گەندەڵکاران و بەرپرسان هەروە دەچێت بۆ حکوومەت دەچێت. بەڵام بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان هەیە بە 50 ملیار. ئێمە چی لێ دەکەین؟ هۆکارەکان لەکوێن؟ ئێمە وەک ئابووری ناسان من بۆ خۆم پێشنیازم کردووە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران کە هەڵەیەکی گەورە هەیە لەوەی کە هەموو پارێزگاکان وەکو یەک دادپەروەری بەرامبەریان بەکار ناهێنرێت و دەکرێت لەو 50 ملیارد دینارە کە ئێمە خۆمان ئاگادارین لە پشکی زیادە تەرخان کراوە دەکرێت کە مکوڕیەکانی پێ دابین بکرێت. ئەمە لەلایەکی دیکەوە دەسەڵاتەکان پەک خراون بەهۆی ئەویش بەهۆی پاڵپشتینەکردنی دارایی. ئەگەر دۆخی بەسرە بەم شێوازە بەردەوام دەبێتە سەرچاوەی قەیران و هەروەها سەردانەوە هەڵدانەوەی جارێکی دیکە ئاڵۆزیەکان لە عێراقدا بە تایبەتی کە دانیشتوانەکەی بەم شێوازە لە خراپترین دۆخدا بژین؟
ئێمە بەداخەوە ئەم کارانە من کەناڵێکی دیکەش پرسیاری لێ کردم لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام بەڕای من ئەمە وا دەکات کە لە هەڵبژاردنەکانیشمان بینی و درکی پێ دەکەین و هەتا ئێستا بەداخەوە ئەوەی بەدی دەکرێت هەر چەند بەڕێز ئەسعەد عیدانی کە پارێزگاری ئەو شارەیە هیوایەکی بە خەڵکەکەی داوە بەڵام کۆتوبەند کراون ئەو دەسەڵاتی کە پێی دراوە کۆتوبەند کراوە لە پێدانی دارایی و داهات تەنانەت هەموو ئێمە ئێستا چاوەڕێ پەرلەمان دەکەین کە پێویستە پاڵپشتی لە بەسڕا بکات چونکە ئەو تاکە دەواازەی ئابوووریە بۆ وڵات و دەتوانێت وەکو هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش و بەسڕەش ببن بە خاوەن سەرچاوی داهاتی ئازادی خۆیان. بەڕێز عەبدولسەلام حەسەن حوسێن شرۆڤەکاری ئابووری سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.